یەکێ دەپرس ئەی مامۆستا درێژترین ئاەتی قورئان باسی قەرز نییە؟ بەڵێ خوا گەورە دەفەرمێ کە قەرزتدا بە کەسێ زۆر بێیان کەم بێ شاهیدی لێ بگرە با نووسراو لە بەین تابێ دنیا ژیانە مردنە غەدرە خیانەتە تەماحی دنیایە بەڵام لە دوای ئاەتی قەرزەکەەوە خوا دەفەرمێ فإن أمن بعضكم بعضا فليؤدي الذي اؤتمن أمانته وليتق الله ربه آياتي سورة البقرة آياتي 283 آياتي 282 سورة بقرة باسي قرز دريشترين آياتي قرآن الرجل دواء أول آياتي 283 سورة البقرة دا أخوات فرمية أجر كسك أو اندمت معني بتوبو قرزي دايتي شاهدي داوا نكد كفيلي داوا نكد رهني داوا نكد أو اندمت معني لبرخوا بتوبو دتوش أقل لخوابه فليتق الله ربه اسم جلالي الله لقد صفة الربوبية بيك وهنايا وبالتحذير يعني زور أقل لخوابه توش لبر خاطري خواتو خوا متماني مدورينا ڕۆژێک کە بە ئامانج گەیشتینە وەڵا بڵێ هیچ لام نێت دە داوای نووسراوێکم لێ بکە دە شاهیدێکم بۆ بێنە قانون خۆ ئەوە دەخوا دە تۆش مرد بە ئەو متمانەی بە تۆ کردو خوا دەفەرمێ بە ئەخلاقی متمانە لە نێوانتاندا بمێنێ شەر نییە هەموو شتێک بە نووسراو بێ شەر نییە هەموو شتێک بە کۆمپیالە بێ شەر نییە هەموو شتێک بە سەنەد بێ ئەی ئەخلاق ئەی مەردایەتی ئەی متمانە خوا دەفەرمێ با متمانە بمێنێ کەسێ متمانەی پێکردی تۆ لەبەر خوا متمانەکەی مەفەوتێنە وەڵی خەڵکم بینیوە زەوی هەبوو بە خەڵکی فرۆشتووە لە زاڵانێکی پێشوودا خانوویەکی هەبوو بە خەڵکی فرۆشتووە بە پارەیەکی کەم دوای چەند ساڵێک ئەمجا کابرا چۆ کاکە ئەو خانم کاتی خۆی لێ کڕی ئەو زەویە خۆ تاپۆمان نەکردووە وتێتی بەسەر هەردوو چاوم خۆ دەتوانم داوای پارە لێ بکەم دەتوانم ئێستا بڵێم پێم نەفرۆشتووی بەڵام من خوا دەناسم تۆ متمانەت بە من کرد و لێت کڕیم بەس خوا ئاگای لێ بوو واللهی دینار و دۆلارێکیشم ناوێت چۆ لە تاپۆ لەسەری تاپۆ کردووە هەم متمانەت پێم هەبوو متمانەم لەلاتە کەسیش هەبووە فرسەتی هێناوە وتێتی قانون لە پشتی منە بە شەرع دەزانم حەڵاڵی تۆیە ماڵی تۆیە کاتی خۆی زۆر ڕازی بوو پارەی خۆم وەرگرتووە ئەوەندە دەفتەر دۆلارم نەدەیە بۆ تاپۆ ناکەم ئەو حرامەی خواردووە ئەو متمانەی لەدەستداوە هەردووبار هەیە لە کۆمەڵگادا خوا فەرمووی کە متمانەت پێکرا ئەو کەسە ئەوەندەی لە تۆ ڕادی لە تۆش متمانەکەی پارێزە با ئەخلاقی متمانە بوون لە کۆمەڵگادا نەفەوتێ